لیژنەی باڵای چاکسازی لە کارەکانی بەردەوامە و سەرۆکی لیژنەکەش دەڵێت لە ڕۆژانی داهاتوو کاری لیژنەی باڵای چاکسازی بەپێی یاساکە بەردەوام دەبێت و دواتر کۆبنەوەی لیژنەی باڵای چاکسازی دەکرێت و لە دوایەوە کۆبنەوەیش راپۆرتی سێمی چاکسازی ڕەوانەی پەرلەمانی کوردستان دەکرێت. عەبدولحەکیم خەسرە و سەرۆکی لیژنەی باڵای چاکسازی لە لێدوانێکدا بۆ بەیانی کورسات نیوز ڕایگەیاند نردنی راپۆرتی سێمی یاسای چاکسازی بۆ پەرلەمانی کوردستان دوان نەکەوتووە و راپۆرت بەپێی کاری لیژنەکان ڕەوانەی پەرلەمان دەکرێت. باسی لەوەش کرد لە ئێستادا سەرقاڵی کۆمەڵە کارین بەپێی یاسای چاکسازی و ئەو کارانەش کۆتایی هات کۆبنەوەی لیژنەی باڵای چاکسازی دەکرێت و دواتر راپۆرتی سێم ڕەوانەی پەرلەمانی کوردستان دەکرێت. سەبارەت بە کۆتایی هاتنی کارەکانی موچەی پلە باڵاکان و خانەنشینان عەبدولحەکیم خەسرە و سەرۆکی لیژنەی باڵای چاکسازی وتی مامەڵەمان لەگەڵ پلە باڵاکان بەپێی چەند بڕگەیەکی یاسای چاکسازیە کە مادەکانی 7 و 8 و 9 دێ و ئەوانیش ئاماژەیان بە دوو جۆر خانەنشینی پلە باڵاکان کردووە کە یەکێکیان ئەوانن پۆستەکانیان هەبووە و خزمەتیان هەیە. ئەوانە موچەکانیان هەموار کراوەتەوە بە پێی ساڵانی خزمەت بڕوانامە و تەمەنیان. ئەوانی دیکەش بەپێی بڕیاری 76 ئەنجومەنی وەزیران مامەڵەیان لەگەڵ دەکرێت کە وەکو ڕێزلێنان پۆستەکانیان وەرگرتووە. ئەوانش دەبێت لە چوارچێوەی یاساکانی خانەنشینی پێشمەرگە موچەکانیان وەربگرن. ئەوانش بە پلەی بەرزتر موچان بۆ دیاری کراوە دەبێت بگەڕێنەوە پلەکانی خۆیان. کارەکانیش لەو چوارچێوە بوون و وەزارەتی دارایی خۆیان پۆلێنیان کردووە و لیژنەکەش کە پێگەنراوە بەردەوامە لە کارەکانی و بە دڵنیاییەوە کاری لیژنەکەش لەگەڵ پاراستنی ماف و شایستە داراییەکانی خانەنشینان دەبێت. پێشتریش زیاد جەبار سەرۆکی لیژنەی دارایی و کاروباری ئابووری لە پەرلەمانی کوردستان بۆ بەیانی کورسات نیوز ڕایگەیاند نردنی راپۆرتی سێمی چاکسازی تا ئێستا نەگەشتۆتە پەرلەمانی کوردستان هەرچەندە لە قۆناغێک نیگەرانیمان هەبوو لەبارەی باسستی بەڕێوەچوونی کارەکانی چاکسازی، بەڵام لیژنەکە لە کارەکانیان بەردەوامن. باسی لەوەش کردووە یاساکە لە کۆمەڵێک بڕگە و مادەی جیاواز پێگاتووە و کارەکانیش لەبارەی یاساکە بەردەوامە و کردنەوەی هەژماری بانکی بۆ فەرمانبەرانیش یەکێکی دیکەیە لە مادەکانی یاسای چاکسازی و ئەوش قۆناغێکی گرنگە بۆ فەرمانبەران.